من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بناوی خوای بەخشندەی میهرەبان بینێرانی بەڕێز و ڕۆژوگرانی خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ و تاعەت و ڕۆژوو عیبادەتی هەموو لایەکان قبوڵ بێت. ئێمە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەهۆی هاوکاری و کۆمەکی و دەستبارەکانی ئێوە بەردەوامین لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بۆ دڵخۆشکردنی هەژاران و نەداران و ڕازاندنەوەی سفرەکانیان. دیارە ئێوەیەک کە بە دڵە پڕ میهرەبانەکانتان ئەبەخشن بۆیە ئێمەش ئەتوانین لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان خەڵکانێک بەسەر بکەینەوە و هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستیان ئاڕاستە بکەین. یەکێکش لەو پرۆژانەیەکەوە بەهۆی هاوکاریەکانی ئێوە تا ئەم ساتە وەختە بەردەوامە دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان. ئێمڕۆ لە ناحەی تێکیەوە ئەمانەوێت 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوت بەهۆی سەبەتەی خۆراک دڵخۆش بکەین و بەسەریان بکەین. پێشەکی بە خێراتتانەکەین بە خێر بن سەر چاو سوپاس و ستایش بۆ خوای گەورە و بێپایان دەستخۆشیتان لێکەین بۆ ئەم خێرخوازیە کە هاتوونە بە خێر بن سەر چاو کە لەگەڵ فەقیر و هەژاران بەخشین لەگەڵ هەموو کەسێکایە لەگەڵ فەقیرایە لەگەڵ هەژارایە لەگەڵ بێکەسایە لەگەڵ بێدەرەتانایە دەستخۆشیتان لێکەین خوای گەورە پاداشتان بداتەوە لە هەموو ڕوویەکەوە خوای گەورە سەرکەوتوتان کە خوای گەورە ئەمەی کردووە بە هین بۆ ئێوە خوای گەورە سەرکەوتوتان کات لە هەموو ڕوویەکەوە خوای گەورە پایدارتان کات سەرکەوتوتان کات لەگەڵ هەموو کەسێکان لەگەڵ نەخۆشان لەگەڵ فەقیران لەگەڵ بێ باوکان لەگەڵ بێ کەسان لەگەڵ کەم ئەندامان دەستخۆشیتان لێکەین بەڕاستی کارێکی زۆر جوانە کارێکی پیرۆزە هەر لە ئێوە وەشێتەوە ئەم کارە باشە زۆر هەیە ئەحتیاجە زۆر نەبوو نەدارایە پێویستی بە ئەمە هەیە ئەگەر ئەمە نەبێت لەوەیە نەتوانێت یعنی هینی خۆی دابینکە دەستخۆشیتان لێکەین زۆر مەمنون. ئەو برا بەخشینانێک کە ئەم شتانە ئابەخشن بە ئەم نقصان و ئەم نابینانە من دەستخۆشیان لێکەم چەند کەس دەری بە خۆراکی بەخشینە خۆراکی پێ ئەدرێ ئەوانەی کە خۆراکی پێدرێ دوعای خێر بۆ ئەوانە بکەن کە بەخشی ناکات. دەستخۆشیتان لێکەین زۆر مەمنون کە ئەم خواردنوشتادن بە خەڵک شتێکی کەم نییە زۆر مەمنون و ماڵتان ئاوا بێ کە فەقیر و هەژار بەسەرەکەوانێ. دەستخۆشیتان لێکەم خوانەی بڕێ لەخوا بەزیابێ سەربەرز من سەلامت من ماڵ خەڵکتان ئاوادان کردێتەوە ماڵتان ئاوا بێت ئیتر دەستان خۆش بێ و خوانەی بڕێ حەز دەکەم هەموو ساڵی ئەوە بەردەوام بن و ئیتر ما خەڵکیان ئاوادان کردێتەوە و بێم زەڕەت بن و خوا ڕزقیان بدە دەستخۆشیان لێکەین. وەڵی هەیە هیچ نییە لە ماڵەکەیە هەیە نیە پارە بکاتە مەسرەف ئیتر هەیە فەقیر و هەژارە دەستان خۆش بێ ئیشێکی چاکتان کردووە. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەین کە هەموو ساڵێک هاوڵاتیانی ئەم هەرێمەی خۆمان لە هەموو شار و شارۆچکەکان بەسەرەکەنەوە بەڕاستی کارێکی زۆر باش و خێرخوازیە زۆر سپاسیان نەکەین خوای گەورە پاداشتیان بداتەوە خوای گەورە
بۆیان بکە بە توێشوی قیامەت ئینشاءالله کە هەموو ساڵێک کوچە بە کوچە و کۆڵان بە کۆڵان ئەگەڕێن بە دوای خەڵکی هەژار و نەدار و کەم دەرامەت و کەم ئەندامە بەڕاستی ئیشەکەیان ئیشێکی زۆر زۆر دروست و ئیشێکە خوا و پێغەمبەری خوش پێیان خۆشە ئیشەڵڵا خوای گەورە بۆیان بکە بە توێشوی قیامەت زۆر زۆر سپاسیان ئەەکەین زۆر مەمنونیانین بابەکەمی نەزانن زۆر زۆرە بۆ ئێمە زۆر سپاسیان ئەەکەین خوای گەورە نمونەیان زیادکە ئینشاءالله کە دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم و بەلێ سپاستانەکەم و بەخێر بێن و ماڵ فەقیر ئاوادانەکەنەوە و ئەم جەژنیە بەخۆشی بەشێکەکەن و گەلێ بەخێر بێن و سپاستانەکەن و باو بکەم دوعای خێرتان بکەین و خوا ئاگادارتان بێ و خوا لە هەموو بارێ سەرکەوتوتان کە ئەو نەئەزان و سپاستانەکەم. پێشەکی بەخێرهاتنی بەرنامەی بەخشینەکەم بۆ ناحیەتێکیە بۆ ئەم بەسەرکردنەوەی بۆ فەقیر و هەژاران کە لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەدا کە چەند کەسێکیان بەسەر کردوێتەوە بەڕاستی جێی دەستخۆشیە جێگای خۆشێتی کە ئەم بڕە خۆراکەیان دابین کردو بۆ ماڵە فەقیرەکان بۆ ماڵە هەژارەکان بەڕاستی جێ خۆیەتی جێگای دەستخۆشیە بەڕاستی ئەگەر بێت و کەسانی کەش چاویان لە بەرنامەی بەخشین بکردایە بە حەقەت ئێستا ئێمە و فەقیرەکانی کەش وەکو کەسانی کەش دەوڵەمەندە بووین و پێویستیشمان بە هیچ نابوو بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە لە بەرنامەی بەخشین و لەو کەسانەی کە هاوکاری بەرنامەی بەخشینەکەن ئێمە زۆر زۆر مەمنونیانین سوپاسیانەکەین بە خێراتنیانەکەین بۆ ناحیەتێکی کاکەمان. بسم الله الرحمن الرحیم دیارە لای جەنابتان ئاشکرایە کە دەستگای خێرخوازی بەخشین چەند ساڵێکە لە کوردستانە پرۆژەی خێرخوازی ئەکات دەستگیرۆی خەڵکی هەژار و مناڵی بێباوک و کەم ئەندام و ئەو خەڵکانەکە کەوا مستحقن بە هاوکاری دارە دەستگای خێرخوازی بەخشین دارە لە مانگی ڕەمەزاندا پرۆژەکانی چڕتر دەکاتەوە کارە خێرخوازەکانی چڕپڕ دەکاتەوە بۆ ئەم ڕەمەزانش کۆمەڵی پرۆژەی خێرخوازی گرنگی هەبوو بۆ ئاستی هەموو کوردستان لەوانە کردنی خان بۆ ماڵی بێباوک هەروەها دابشکردنی سەبەتەی خۆراک بەسەر ماڵی هەژاراندا و یارمەتیدانی خەڵکی ئەوانەی کە نەخۆشی تالاسیمان هەیە یاخود نەخۆشی ژەرپەنجیان هەیە و هاوکاریکردنی مناڵی بێباوک دارێکی لەو پرۆژە گرنگانی کەوا خەڵکێکی زۆر لی سوودمەند دەبێت لە ئەسەر ئاستی هەموو کوردستانە بریتە لە دابشکردنی سەبەتەی خۆراک بە چاوی خۆتان ئەیبین کە ئەم سەبەتەی خۆراکە لە هەموو شار و شەکانی کوردستانە بە تایبەتی لەم ئاخری مانگی ڕەمەزانە دڵی ئەو ماڵانە خۆشەکەن کەوا مستحقن هاوکاری بکرێت بۆیە داوا لە خەڵکی یەکەم ئەو خەڵکانی کەوا دەوڵەمەندن خوا پێداون ماڵتان هەیە پارەتان هەیە هاوکارەکانی خۆتان بگەنە دەست بەخشین بۆ ئێمەشکەوە بیگەنە دەست ئەو خەڵکە هەژاریکەوە پێویستان پێدی دووبارە و سێبارە سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ ئەموو ئەو خەڵکانی کەوا هاوکارەکانی خۆیان دەگەنە دەستگای بەخشین وەخوای گەورە پاداشتی ئەم ئەو کەسانش باتەوە کە هاوکاری دەستگای بەخشینەکەن بۆی کەوا ئێمەش لێرە هاوکاری ئەو خەڵکە هەژاری پێ بکەین سوپاس دەکەم دووبارە بەخێر بن. بسم الله الرحمن الرحیم سەرەتا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تەعاف و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کردوێ خۆشەویستان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزان بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شارۆچکەی تەکیەی سەر بە شاری چەمچەماڵ خەریکی ئەوەین کەوا سەد خانەوادەی هەژار و نەدار بەسەر بکەینەوە لەوانی کە خاوەن پێداویستی تایبەتن لەوانەی کە هەژارن و لەوانەی کە کەم ئەندامن و لەوانەی کەوا منداڵی بەباوکیان هەیە و ئەو بڕێ ئەم ڕۆژکە دابەشی ئەەکەین 100 کارتۆنە بۆ 100 خانەوادە کە بە سوپاسەوە دوعای خێریان بۆکەین ئەو برایانە لە دەرەوەی هەرێم واتە لە وڵاتانی ئەوروپا ئەو پارەیان کۆ کردوێتەوە بە تایبەتیش لە ڕێگەی کاک حاجی فەرهادەوە لێرە و دەستخۆشیان لەکەین لە هەر هەمویان کە توانیویانە
ئەو بڕەپارەیە دابین بکەن و ئێمەش لێرە توانیمان 100 ماڵی 100 خانەوادی هەژاری پێ بەسەر بکەینەوە و داواکارم لە خوای پەروەردگار وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئەفەرمێ كل امرئ في ظل صدقته يوم القيامة هەموو ئیماندارێک و هەموو کەسێک لە ژێر چەتر و سایە و سێبەری سەدەقەکانی هەیەی لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار ئەم سەدەقەی لەو برایان بۆ ئەو برایانەش بکات بە چەتر و بکات بە سایە و سێبەر لە ڕۆژی قیامەتە و لە نەهامەتەکانی ڕۆژی قیامەتە بەفریان کەوێت و تای تەرازوی حەسەناتیان پێ قورس بکرێت و دووبارە و سێبارە دەستخۆشیان لێ یەکەم ئەو برایانی کە لە دەرەوەی هەرێم لە دەرەوەی کوردستان توانی ویانە ئەو بڕەپارەیە دابین بکەن خوای پەروەردگار پاداشی خێران باتەوە بەرەکەت بخاتە ماڵ و ڕزق و ڕۆزی و حیات و ئیمان و هەموو شتێکیانەوە ئینشاءالله. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 961 0 750 25 55. ڕۆژ بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە ناحەیەکە توانیمان یەکێک لە پرۆژەکان بەپایان بگەینین 100 خانەوادەی هەژار و نەخۆش و منداڵی بێباوک بە سەبەتەی خۆراک بەسەر بکەینەوە وەک دیاریە کە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاراستەی دەستگای خێرخوازی بەخشینتان کرد ئێمەش لێرەدا پێیان ببەخشین بۆیە هەمیشە ئێوەی خێرخواز و بەخشندا کاتێک ئەبەخشن بیر لەو ساتانە بکەنەوە کە منداڵانی بێباوک و هەژار و نەدارەکان سفریان ڕازاوە ئەبێت بەشێک لەو ئازارەی کەوتۆتە سەرشانیان کەم دەبێتەوە بۆیە ئێوە خۆتان لەو پەڕی دڵخۆشیەوە ببینین لەبەرەوەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێت باشترینی ئەو کەسانەی کەوا لە سەر دنیادا ژیان بەسەر دەبن ئەوانن کەوا سوود و کەڵکیان هەیە بۆ خەڵکانێک کە بەبەردەوام ئێوەی خێرخواز و بەخشندا لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە سەرجەم پرۆژەکاندا دەستی هاوکاری و کۆمەچی و میهرەبانیتان هەبووە بۆی ئێمەش بەهۆی ئەو هاوکاریانی ئێوە ئەتوانین دڵی خەڵکانێکی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان خۆش بکەین و سفریان ڕازاوە بکەین بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێ و هەژاران و نەداران ئازار و مەنیتەکانیان کەم بێتەوە تا پرۆژەیەکتر و تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێری هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.